بجێ لە ڕێگای پەیوەندی سۆزاریەوە چەند کچ و کوڕێک لە خشتە دەبات. دەستپێکی بووم کارتێکە پێنجڕێکە پاشنێ ساعت 5 تەلەفۆنام کرد. ئەشکەنجەدان و کوشتنی ڕوحلەبەرانی یەزدان بێ بەزەیانە لە پێشچاوی یاسا و هەمووان. دزێک لەسەر کەیسێکی دزین بە کەفالەت ئازاد دەکرێت، بەڵام هەرزوو دەست بە دزین دەکاتەوە و دووبارەش دەستگیر دەکرێت. 15 ڕۆژێک گیرامنەدە بە کەفالە ئازاد کران. 3 ڕۆژ بەیانیان زۆر ئەستان لە خەڵ دەچم بە دزینی غاز کاتژمێر 6 بۆ 7 بەیانی غازمە دزی. ئەم بابەتانە شرۆڤە دەکەین لە کورسان بوشچال لە پرۆگرامی تاوان و سزا. من بژاردی لالم لە کوردستان بشار لەگەڵتان لە پرۆگرامی تاوان و سزا. وەکو هەموو جارێک تەنیا نابم. دەوردراوم بە شارەزانی یاسا پسپۆری دەرونی و نوێنەرانی پۆلیس. تیمی پرۆگرامی ئەمجارەشمان پێک هاتووە لە دادوەر بەڕێز پشتیوان سمکۆ نووری، مامۆستای دەروونزانی بەڕێز تەنیا بەدرەدین، بەرپرسی بەشی پۆلیسی گورتن و گواستنەوەی هەولێر بەڕێز خەسرۆ غازی. پێشەوەی بچین سەر بابەت یەکەم بە ئەو ڤیدیۆ سیرکەم بێکەوە اینجا گفتوگۆی لەسەر دەکەین. فەرمە. از شۆڕۆزۆ بووم دوو تشتۆدا فەیسبوک و ئەنیستیگرۆمۆدا. من دوو ئەنیستیگرۆم هەبوون. من ئەنیستیگرۆمێک نۆڤی خۆی شەخسی بوو و ئەنیستیگرۆمێک نۆڤی کچکۆ و دوو فەیسبوکیژی من هەبوون. فەیسبوکێک نۆڤی کچکۆ، فەیسبوکێکیژی نۆڤی خۆی شەخسی. بەس فەیسبوک و ئەنیستیگرۆمێک خۆی شەخسی گەل کچکۆ تۆخفتم و متکردنا هەڤۆڵ و من بۆری بۆ چێت کرد هەمی ناوعی تاسیرە بوو مفرەتکردن. حتی ڕۆدای پۆرچە ڤیدیۆتریس تاسیرەتریس بوو مفرەتکردن پشتینگی بۆ تاسیرت بۆ کچکۆ بوو مفرەتکرد و بۆری بمینۆی ئەسڕۆم گەل جەهێلە تۆختم. من جەهێ سەر دۆت برن گەلە جۆرەژی من ڕقام دۆنەنەوە سەروان تاسیرە و تاسیرت و هەڤۆڵن بوو مفرەتکردن بۆری بمینۆی. من زیادەتری 12 هەڤۆڵت کچێک هەبوون حەشمت کردن و بۆ وەری بمنتینەوە حتی نوکەژی حەشمت بکەن و احتیمالن کە تەلەفۆنەمەژی بکەن تەلەفۆنە منەوە قوفلە و نزانم کە ئەسەوەتمە گرتم هەروەسن منوکە حتی 20 هەڤۆڵت کوڕێک ژێتین و من پۆرە و کۆرجێ چێت کردن یۆشۆڤە و ئەس کچکە ئەس دەنگی کچکۆ گاتەوە خەفتم. Ela. Sێت شەڤە من نوچاوانی بەلێ ئەو تاسیری منە سەر سەقام. کەنگی دوێت بێژەکم دەڵزانم. باشە لە دەستپێکی بووم کارتێکە پێنجڕێکە پاشنێ ساعت 5 تەلەفۆنام کرد. سێ جۆرەکۆ فەیسبوک و ئەنیستیگرۆمت من تۆ قوفلکردن هەندێک شکیۆت لێت کرد شورتۆ قوفلکردن. خوزی مەشولە خەلەت نەکرد بۆ سەر شولە خوب بۆمە و شەریکۆ نفتێ و معاوشەم گەلێکی بۆش بوو خوزی من ناف خەلەتیە نەکرد بۆ ناو ئەسپڕۆسی گەلێکی پەشیمۆنە. پشتێک و سکاڵایەکی ژلای وڵاتێکی بە مەهاتێک و هاتێک سەردا برن ژلای گەنجێکی بە ئەکسەر پۆلیسên dihûkê polîsên hêlana ku nehbariya nivîsîngeha dihok dîvçûna evî kesgir aya ev çi keseke wisa welatiya serdad bet genca serdad betin wê new vîdeo jî çêtketin piştî dîvçûneka berdam ji lay efser û polîsên nehêlana ku nehbariya şiyan evî kesî vî tometbarî dest ser bikin ku gencek bû xelkê snorê parêzgeha dihokê bû piştî hatê dest serkirin evî dan ev tawana xwe kir ku 12 keçê ser da birîn wekû heval kirîne hevalê xwe her wisa piştî ku hevalînî gel va keça girê day ku ev keçetkirîne hevalê xwe û peywendiyeka sûzdarî gel girê da bariyeka mikum wan çêt kir ku ji dil hejê diketin wêne û vîdeo û her tiştekî viya bû firêt kir hemî nihêniyet xwe vê keçê bû digotin piştra wekû gefek ev tişte bikartînan wekû ev wêne û ev parçe vîdeo û hemî bikartînan li dijî vê keçê her wisa karekê dijî kir yanî piştî ev wêne destxovetînan hindek accountê fake an ku yê nedrist çêtkirin li ser navê keçan û daxwaza hevalinê ji kurat kir û kurt kirine hevalê xwe vêrekê dengê kiça jî kir û kic yanî xwe wê û kiç îna derê û dengekî nazikit kir
كورجي بسردت برن دسبيكي سراس كالاي كي هاتي دس سركرن الفيري وصل ديار بيتن كو هجمارك زورا ولاتيان وان تورن جواكي تهنا دس سركرن انكو دهنا بسردت برن بل با سكالاي ناكن اف كسي سكالاي كيري دیو دا اکثر پولیسیان اوی تو مدواری دستر بکن اوجا الویری دا خازمش ولاتیان او کو دم کسک توشی خلطیه که بیتن یان دهت بسر دا برنج لی کسک وسط تو مدباره کی کسک فیل بازی لیت کتن بلا اکثر پیوندی هزم پولیسات کتن و اسکالای تومار بکتن دا کو بهت گرتن بەڵێ جەنابی دادوەر ئەوە ڕاستە ئامێرەکانی پەیوەندی بە جۆرێکی نەشیاو بەکارێنەوە بەڵام لە هەمان کاتە پارەی داوا کردووە فشاری هاوشت سەر خەڵک ئەگەر بۆمان باسکەی طبیعی ئەم پێشوەخت دەمێ باز لەوەی بکەم یاسا چییە بەخۆی یاسا دوو زۆریە یەکیان کە خوای گەورە لە ئاسمانەوە ڕوانی کردیە لە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتیە ئەوی تریان کە مرۆڤ دای دەڕێژێتن چەند بنەمایە کە لە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی کە مرۆڤ لەسەری بڕوە لە پێناوی ئەوەی بەڵاڕێدا نەچیتن هەم زەرەر بە خۆی نەگەینی هەم زەرەر بە خەڵکی کەش نەگەینتن ئەمە یاسایە وەکو سکەی قیتار وایە وەکو شەمەندەفەر سکەی شەمەندەفەر ئەگەر لادا ئەگەر سکەکە خوار بوو شەمەندەفەرکە ناتوانێت سەریدا بڕوە ئەوش ئەتوش ئەگەر لەسەر ئەو یاسایە لادا دەکەوی خەڵکی کەش دەوێت خۆتی لاک دەکەی عەدی سزا چییە؟ سزا لە ئەو کەسانەیە کە لەو یاسای لا دەدەن وەکو برادرە بەڵێ وەکو برادرە ئەوەی ئەو برادرە کردێتی ئەوە خراپ بەکارهێنانی ئەمریکان لە قەدەغەکردنی لە یاسایتمان قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی هەیتمان لە مادەی دوو لەو یاسایە بە زەقی باسی ئەو کێشەیە دەکات کە کەسێک ئەنتەرنێت مۆبایل هەر ئامێرێکی ساڵت بی واتسابیتن هەر چبی کە بەکاری هەتا زیازی لاسلکی ئەگەر بەکاری بینی لە بۆ بەخراپ بەکاری نانجا لە بۆ تۆقاندنی خەڵک بی یان فلیمە بڵاو کاتۆ یان فلیمەکی هەتاتم ڤیدیۆیش یان تادیدی بکە یان ئەوە شمولیەوەی دەکاتن دوێنش عقوبەکەی دیاری کردیە عقوبەکەش زۆر بە زەقی هاتیە لە 6 مانگ تا 5 ساڵ حکم دەبێتن و لەگەریش ینی پێکەوە غرامەکەشی لە ملیۆن تا 5 ملیۆن دیناریە یعنی ئەوە نییە بڵێ بەس عقوبەکەی دەدرێت عقوبەکەشی ینی سزایەکەشی لە بۆ دیاری کرا و پێکەوەشن لەگەر حەبسەکە لەگەر عەفوەن لەگەر عقوبەی سزنەکەی لەگەڵ عقوبەی حەبسەکەی لەگەر غرامەکەی بێکەوەرە نەک بڵێ ئەگەر ئەوت کرد ئەوە نییە لێ سزایەکەی تۆندا بەڵام بەپێی ئەو معلوماتانەیە کە لە دەست ئەو دادگا هەیە ئەوان دەتوانن کێسەکەی تماشاکەنێت تماشای کێسەکەیان تماشاکەن لەسەر ئەو کێسەی دەتوانن ئەوان سزایەکەی لەوە دیاری بکەن کە دادگای لێ کۆمن و پاش ئەوی بەڵگەکان کۆ دەکاتەوە کە بەڵگەی ڕوانەکردن لە بۆ دادگای تایبەتمەند تەواو بوو بەپێی یاسا ڕوانی دەکاتن نوێنەرش دادگای تایبەتمەند کە تەماشای دەکەێتەوە جێتۆمەی دەکاتن و سزایەکەی لە بۆ دیاری دەکاتن بەپێی یاسا دەستەکان کاخەسرۆ ڕۆژانە من دەزانم ئێوە کارەکانتان زۆرە چکە تۆ بەرپرسی بەشی پۆلیسی گرتن و گواستنەوەی ئەکید ئەو جۆرە کەیسانە ڕۆژانە دێتە سەر مێزەکەتان بەناخوای گەورە مهرەبان بێگومان کاک بژارم دەمێ ڕەبتەشی بکەم لە بینی تەکنەلۆجیا و کێشە کۆمەڵایەتیەکان کە وەکو جەنابی دادۆر باسی کرد ئەو باسی ڕێکارە یاسایەکانی کرد بەڵام ئەمە باسی هۆکارەکانی دەکەین چییە سەبەب چی ئەو تاوانە ڕوودا ئەگەر باسی کێشە کۆمەڵایەتیەکان بکەین دەبینی لە ئاداب و نەریتی کۆمەڵگەی کوردەواریشتی زۆر جوان هەبوو دوورکەوتینەوە لە دینی ئیسلام دوورکەوتینەوە هاتنی ئەو هەموو ئاوارە و گەشتیار و کرانەوەی سنوورەکان و لۆنمونە زۆر تاوان هەیە لە دەرەوە هاور دەکای لە بۆمە لۆنمونە پێشتر ئەگەر کەسێک دزیەکی بکرد بە نەدەچوو کابرای بکوژی بەڵام ئێستا وای لێ هاتیە بە هەندێک شتی وەسائل بەکاردێنی کابراش دەکوژی یا خۆت ئەو بوونی ئەو هەموو دام و دەستگای ڕاگەیاندن ئەو هەم بابەتە بڵاو دەکەنەوە بەبێ ئەوەی هیچ سانسۆرێکی لەسەر یاخۆت ئەو هەموو ئەفلامانەی دووبلاس کراینە تەرجمەی سەر زمانی کوردی کراینە ئەو کەسێک کە تەماشای و ئەفلامانە دەکا تەقلید دەکا
زۆر جار هەیە کارەساتی زۆر گەورەی لێ دروستەبی ئەو کەسانە زۆرن لە ئێوە هەیە ئەو بابەتانە هەیە پەرتەوازی خێزانی لۆ دروستەبی لاوازی پەروەردەی لێ دروستەبی هۆکاری ئابووری هۆکارەکە یاخۆت خواردنی دەرمان یاخۆت قمار یاخۆت مادە کۆحۆلیەکان یاخۆت هاتوچۆکردنی لە بۆ کافتریایەکان گازینۆیەکان یاخۆت چاودێری نەکردنی خانەوادەکانی منداڵەکانیان چۆن چاودێریان بکەن چێوە دەچن بۆ شێ دەچن لەگەر چێ هەردەچن ئەو ئەمریکا بەکاردێن ئەو ئامێرەی چۆن بەکارێن ینی ئەو تەکنەلۆجیایە بەداخەوە کە سەرەتای دروست بوون لە بۆ خزمەتی بەشەریەت دروست بووە لۆ خزمەتی مرۆڤ بکات بەڵام بەداخەوە لە لەلایەن هەندی کەسی ئاستی ڕۆشنبیریان نییە لە بەکارهێنانی تەکنەلۆجیا کە دەبێتە هۆی ئەنجامدانی تاوان زۆرن لە ئێوە گیراون بزانام زۆرن گیراون ئەوانەی لەسەر ئەو جۆرە بەخوای کردارانە تاوانەکان تاوانی عادینە برێ نەبوویتە دیاردەوەکو دیاردە بەڵام هەکو جەریمەکی عادی هەیە و نسبەکانیشان هەیە لای ئێمە ینی ئەگەر تەماشە بکەین نسبەی ئەوانە تقریبان عدەرشی زۆر نییە بەس نسبەشی دیاریکراوە لای ئێمەوان لەسەر موازعانە بەسەر حاصل هەیە ئەوەی ئەو کارە دەکات گوێی لێ بێ کە پۆلیس و دەستگامنەکان ئیشی لەسەر دەکردن دەگیرن ئەوانەی بەخۆمان یعنی ئەو تەکنەلۆجیایە زۆر جار کات بژار زۆر جار لە بۆ پەیوەندێکی بەکاری پەیوەندێکی ئاسایی بەڵام ئەو پەیوەندی ئاساییە دەبتە تاوانەشی گەورە بەداخەوە یعنی هیچ ئەبێ زیاتر سانسۆری لەسەربی سانسۆر ڕێکارەکانی یاسایی تون بکرێ بۆی خەڵک بە ئاسانی نەتوانانی بۆ شەوەی تۆڕە کۆمەڵاتەکان بکەن دەستخۆش کاک خسرۆژیان کاک تەنیا ئەم من هەز دەکەم ئەو کوڕە لەگەڵ شخصێتەکە ژیا بێ ینی زۆقی لێ وەرگرت بێ و ڕۆژانە دانیشتوێ لەسەر یعنی ئامێرە پەیوەندەکان و قسەی لەگەڵ کورد نوشتووە پێ دەچی ئەو کوڕ دوو شخصێتی دروست کرد بێ ینی زۆقشی لێ وەرگرت بێ ینی ئینفسام شخصێت لەوانێت تۆزە ئەو وشەیە گەورە بێ بەڵام چۆتە ناوە قاڵبەت بەڵێ تامان بە پێ و کەسی کە دیتمان بە پێ و قسەکردنی کە جێمان لێ بوو تاوانەوە ناتانی بێن هیچ حالەتێکی نفسی هەیە ئینسانێکی زۆر تەبیعیە بەڵێ لەبەرەوەی ئەگەر مەسەرن یەک لایەنە بایە بنمونە تەنها حەزی کرد با خۆی بکاتە کوڕ یان تەنها حەزی کرد با خۆی بکاتە کەس ئەو کاتە بابەتێکی تر بووە لە بەرامبەریشدا هیچ بڕە پارەیەک یان هیچ ئیسیفادە یان هیچ سوودێکی لێ وەرنەگرت بە ئەو کاتە دەمانگوت احتیمالی حالەتێکی نفسی پەیوەندی بە حالەتێکی نفسی بەڵام مادام هەردوو لایەنی گرتیا لایەنە خۆی کردە کچ و لایەنە خۆ کردە کۆڕ و لەگەڵ ئەوەشدا پارەی پێ پەیدا کردیا تەوانەوە حالەتی نفسی هیچ کێشەی نیە هیچ گرفتەی نفسی نیە ئینسانیشی تەبیعیە بەس ململانەیەکی مەسەرەن سەرمایه‌داری ململانەیەکی پەیداکردنی پارە هەیە ئایا بنمونە هاوڕێیەکی هەیە خزمێکی هەیە برادریی هەیە کە سەیری دەکە دەبینی لە ڕووی داراییەوە باری دارایی باشە تامان ئەوش ئەو ململانەی دروست کردیە و بتوانن باری دارایی باش بی ڕێژی دیتە ئەو ڕێگای هەڵبژاردێ تامان تاقی کردەوە لە خاڵ یەکەمەوە دەستی پێکردێ بینیتی سوودی هەبووە کە سوودەکەی وەرگرتیا مەرحەلەی دووەم و سێی بیشی دەست پێ کردووە واتە کردیتە پیشەیەک طبعاً خۆی مرۆڤیش وایە کە جاری یەکەم بڕە قورسە هەر شتێک بێ ئەنجامی بدە تەنانەت تاوانیش و کە جاری دووەم و سێم ئەنجامیدا ئەو کاتە لای دەبتە شتێکی ئاسایی نۆرمال هیچ گرفت نابێت واتە نە شەرمی لێ دەکا نەلی دەترسێ و بە تەبیعی وەکو پیشەی هەڵی دەبژێری و ئیشی پێ دەکات ئەگەر تەوان لە کەیسەکەی من جێم لەوە گرت کە باسی وی کرد چەند پیجی هەیە چەند ئەکاونتی هەیە چەند ئینستاگرامی هەیە کەواتە وەکو پیشەوەری کردووە واتە هیچ گرفتێکی نەفسی نییە نەخۆش نییە حاڵەتی نەفسی نییە هیچ گرفتی نییە بەڵکو وەکو تیجارەت وەریگرتە چۆن پارە پەیدا بکە ڕێگایەکی نوێ بۆ پەیداکردنی پارە طبعاً ئەوانە زۆرن ئەمە نمونەیەکە لەوانەیە بەڵام شتێکی زۆر گریکە ئەو کچ و کوڕانەیەمە چیت هەیە بە ئەو کچ و کوڕانەکە ئەوە بە ئاسانی پەیوەندی ینی عیلاقە دروست دەکەن ناو ینی لە ڕێگای تەلەفۆن و لەگای ئینستاگرامەوە واتساپەوەان یان چیت هەیە بۆوانە تاوان ئێمە گرفتێکمانەیە کاک با لێکتری نەشارینەوە بەهۆی ئەو قەیرانە داراییە کە دروست بوو لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر ڕێژەی کچ لە هەرێمی کوردستانەوانی کە بەشوونە دراون بەرز بووە طبعاً و لەگەڵ ئەوەشدا ڕێژەی کۆر بەشی زۆری کۆچی کرد تامان ئێستا بەشی زۆر لە کچەکانمان مەسەرەن بە تایبەتی ئەوانە هەرزەکارەکان حەز دەکەن شیانی خۆیان دروستکەن یان بەشێکیان مەسەرەن
بە دوای فرێندێکدا دەگەڕێن لە دوا ڕۆژدا مەسەرەن ژیانی لەگەڵ دروستکە بەڕاستی ئەمە هەندێک زار ئەو کچانە هاو دەدەن لە ڕێگەی ئەو وەسیلانەوە پەیوەندیی خۆشەویستی دروستکەن و پاشان ژیانی هاوسەرگیری دروست بکەن بەو ڕێگای دروستی بکەن تاوان ئەو ڕێگای دروست بووە هەبووە یعنی من زۆر کەیس هەبووە بەڕاستی قسەم لەگەری کردووە هەبووە کچێک هەبووە ساڵی کرێ پەیوەندی کردێ کە من دەمێش و بە کوڕێک بکەم بەڵام نەخۆشی نەفسی هەیە باشە هۆکار چییە بۆ دەتێ یعنی شو بە کەسێک کە نەخۆشی نفسی هەیە دەڵێ لەبەر ئەوەی من حەزم لێ لە ماڵەوە بسمە دەرەوە لەوانەیە گرفتی لەگەڵ دایکی هەیە لەوانی گرفتی لەگەڵ بابی هەیە یعنی هەندێک چیشی کۆمەڵایەتی هەیە وات لێ دەکات بە تایبەتی کچەکان ئەو چێشانی کە لە ناو خێزان هەیە وایان لێ دەکە کە زوو لە ماڵەوە بستن دەرەوە کە ئەو قرارەیاندا طبعاً لە ڕێگەی هەر وەسیلەیەک بێ بنمونە کەسێک لە تۆڕی کۆمەڵایەتی لە فەیسبوک و لە ئینستاگرام ئیتیساڵی پێوە دەکە دەڵێ پشکم لە ناو خۆما قسەیەکی کوردەواری هەیە دەڵێ خێری تێدایە دەڵێ پشکم خێری تێدایە دەتوانم لەگەڵەوە پەیوەندیی خۆشەویستی دروستکەم و پاشان بچێتە ڕۆڵی ئەو دایک و باوکە گرفتەکە خەریکی تەلەفۆن بستارزانە ڕۆڵی دایک و باوکسیە طبعاً گرفتی ما ئێستا زۆر لە دایک و باوکێ بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم یعنی دەڵێن کاتێک کە منداڵەکەمە هەرزەکارە حتا پێش 18 ساڵی ئەو کاتێک کە بنمونە سعات 11 یان 12 دەخەوێتن ئەو بەرنامەی کە بۆم دانا موبایلەکەی لێ دەستینەوە بۆی نییە لەو کاتە موبایل بکات بەڵام گرفتی ئێمە بە تایبەتی ئێستا لەناو هەرزەکارەکانمان ئەوەیە منداڵەکە بەخەبەرە تا پێنجی بەیانی منداڵەکە تەمەنی 13 ساڵە 14 ساڵە یان 16 ساڵ باوکو دایکەکە نووسینە بەڵام منداڵەکەیان بەخەبەرە ئەگەر هات و دایک و باوکە بەرنامەیەشدانە تا 11 تا دەتو دوای ئەوەی کە تۆ خەوتی موبایلەکەت ینی بەر لە ئەوەی بخەوێت تۆ پێی بڵێ موبایلەکەت یان خەتی ئینتەرنێتەکە دەتوانی تۆ ئەگەر لای خۆت بلای خۆت کۆنتترۆلی بکەیت یان دەتوانی مەسنێ من بەرنامەمان هەیە مەسەن هەندێک بەرنامەسێت و دەتوانی بەکاری بینی هەندێک شت تێدا قەدەغە بکرێتن بەڵام بەڕاستی لای ئێمە ئەو هۆشیاریە نییە و خاڵیشتر زۆر گرنگە بەڕاستی من لە زەنابی کاک حاکم جێم لێ ئەستا ئەو خاڵی کە زەنابی کاک حاکم باسی کرد بە پێی قانون هەر کەسێک کە پەیوەندیە مەسەلا ئەو پەیوەندیانەیە کە بە خراپ بەکارهێنا 6 مانگ وابزان گوتی تا 5 ساڵوانە طبعاً خەڵکی ما ئەو هۆشیاریە نییە نازانێت قانون هەیە 6 مانگ زیندانی دەکات بەڵام کاتێک کە کاک حاکم لە ڕێگەی مەسەرەن تەلەڤیزیۆنەکەی ئەوە لە ڕێگەی بەرنامەکەی زەنابێت و جێی لەم قسەیە دەبێت ئەگەر ئێستا گەنجێک ئەو سلوکە بکە ئەو سلوکە ئیدوانی بکە جێ لە کاک حاکم دەبێت دەڵێ من کەواتە ئەو شارێکەوە کاک خەسەویش باسی وی کرد کە کەی سیوامان هەیە و سزا درراوە تەوانەوە بۆ ئەمری واقع ئەو کاتە تەوان هەردوو قسەی هەردوو بەڕێزە تەوان تاسیدە گەنجەکەی دەکات ئەگەر ئەو ئەمەلی کردبی ئێستا ڕەنگە بکشێتەوە پێشتر پێوە بوو سزان پێوە بوو شتێکی قانونی نیانی ئەگەر هەر شتێکی بکەم ئاسان زۆر دەستەکان خۆش کاکتنێ جەنابی دادوەر ئەم یاسەیە کۆنیشە چەند ساڵ بەسەیدا چووە 10 ساڵەوە بزانم یاسەیە کۆن نییە لە 2008 وابزانم هەیە 2008 ینی کۆن ناتوانین بڵین ناتوانین بەڵام مەسەلەن هاکی تێدا نییە مەسەن هاکردنی خەڵک یان ینی زۆر شتی هەیە تێدا نەبێتن لەوانەیە نەگونجێ لەگەڵ ئێستا ئێستا جەرایم زیاتر بووە خۆی کە باسی یاسا دەکەین لە هەموو یاسایەکان بە یاسای سزای عێراقی بە یاسای نیشاندری ڕێکاری سایەکان بۆ لێکۆڵینەوە لە دادگاواتە وسوول محاکەمە سزای هەموو یاسایەکان کاتی خۆی کە دانراینە هەندێک مەسایل هەبووە ئەوانەی تێدا نەهاتیە جونا یاسای جوانن مەسەلەن ئەو کاتی ئەو تۆڕە کۆمەڵایەتیە بەرفراوانە نەبووە کە باسی بکاتن بەڵام بەرحاڵ لەسەر ئەو کێسەی ئەمن باز لەو کێسەی لە شتێک کەش دەکەم خۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان کاتیە لە بۆ خزمەتی خەڵک کاتیە ناتی بەڵام ئێستا بەداخەوە خەڵکێکی زۆر لە بۆ بەلابردنی ڕێککاری ینی ڕێەکەی بەلا ڕێ دەباتن بەلا ڕێ ینی ئیشەکەی وا بە خراپی بەکاردێنیتن نازمە وێژ لە خێراهاتنی ئەو ئامێرانە بوو ئەمە نازان مەوزۆکە چێ بەڵام بەرحاڵ ئەوەی لەو تاوانبارە جەم لێ بوو چونکە ئەو تاوانبارە جگەلەوەی کە دەڵێتن ئەمە خۆم کردە کچ و قسەم لەگەر 12 کەس کردیە و هەموو هەرخەڵەتان دیە لە بۆ تادیدیشم کردینە کە ڕسمەکانیان ئەومان نردیەکە و ئەو مادەی باسم کرد دوێ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیەکان دەیگرێتەوە جگەلەوە باسی لەوەش کرد کە پاری پێیا کردیا لەبەر پاری پێکردێت چکە کارتیان نۆ نردیەوە
ئەوە دەتوانین بڵین لێرکانە جگە لەو مادەش کەش لە سریان سێبز دەبیتن سوانەیە ئەو کاران دەکەن کە پاری پێوای دەکەن لە یاسای سزای عێراقی ژمارە 111 ساڵی 1960 لە مادەی 456 احتیالی واتە فێڵکردن لێ بەزەقی باز لەوەی دەکاتن هەر کەسێک بە هەر ڕێگای لە ڕێگایەکانی احتیال توانی پارەیەکی گواستراوە واتە ماڵێکی منقول لە کابرایەکەوە بگەین خۆی یان بگواستۆ لەسەر ماڵی خۆی یان ماڵی خەڵکەشتکە جا بە ناو گۆڕینبی وەک لەوانەیە کە ناوی خۆش تاوانەکانی لە سرۆشیش وابزانام ینی پارەی وەرگرتووە و لەوانەیەش ئەوەش دەبێت لەبەروی پارەی پێگواسی تۆ سەر پارەی خۆی مڵکی خۆی ینی کردی مڵکی خۆی بە فێڵ کاک خەسرۆ ئەو زۆرە تاوان بارانە مەسەن لای ئێوە قەت بینیوتن مەسەن پەشیمان بن بەو شتێک کە کردوێتی بە کورتیەگە باس بکەیت طبعاً ئەمە یەکەم شت لە بۆ وشارکردنەوەی خەڵک زۆر مهمە خەڵک وشار بکرێتەوە چۆن مەفروزە هەموو تاک لە کۆمەلگا هاوڵاتی خۆیان ڕۆشنبیرکەن بە دەقە یاساییەکان لەوەی بزانن مافەکانیان چۆن دەسەبەر دەکەن یان کە بیر لە تاوانێک دەکەنەوە سزایەکەی چییە؟ بەڵام بەداخە ئەو وشیاریە زۆر کەمە زۆر پێویستە ئەوەش لە چۆن دەکرێت ئەو وشیاریە لە ڕێگای کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و ڕێکخراوەکانی کۆمەلگە مەدەنی و دەستگایەکانی ڕاگەیاندن چونکی ئەمە دائیمان هەوڵ دەین وە ئەوە ڕێئی شخصی منە هەوڵ دەین گرتوخانەکانمان بچوو بکەینەوە خەڵکی خۆمان وشارکەین لەوەی کۆمەلگایەکی تەندروستمان هەبی دوو باڵێ ئەی چەند پەشیمانن کە ئەو خەڵکی بدن زۆر جار کە باسم کرد وشیاری یاسایی نییە زۆر تاوان دەکەن نەک سەر ئەو تاوانی زۆر دەکا کە هاتە سجن حقیقەتی خۆی دەدۆزیتەوە دەزانی کەسە کە تاوانەکی کردیە پەشیمانە زۆرش لەو تاوانەی کە کرێ زۆر خەڵک هەیە یعنی تاوانی کرد دەرێ بریا من 10 ساڵ پێش ئێستا گیرابە لەوەی هەتا تووشی ئەو غەڵەتەی نەبوو ئەوەی ئێستا دەیبینین لەو راپۆرتە شەڕی جیهانی نییە بەداخەوە ئەو ئاژەڵانن کە لە کوردستانن خەڵکێک هەیە ئەزیەتیانەدەن لە پێشچاوی هەمومان لە پێشچاوی یاسا بام راپۆرتە ببینوین زاد دەگەڕێنەوە گفتوگۆ لەسەر دەکەن فەرموو ئەمە پرۆژەی ئاژەدۆستی کوردستانە یەکەم شەڵتەری ڕسمی کوردستانە گەورەترین هەدەفی پرۆژەکەمان ئەوەیە کە کنترۆلی زیادبوون سەگی سەرشەقامەکان بکەین بە چ شێوێ ئەوە شەکەین بە بەرنامەی زەوزە بەس خۆی ئەم شەڵتەرە زیاتر ماڵە بۆ ئەو سەگانە کە مەسەڵەن لاقێکیان نییە دەستێکیان نییە یان شەلەلن ئەویش بۆیان لێ هاتووە بە شەرەکەوانی لێ کردووە. داوا ئەکەین یعنی لێپرسینەوە هەبێت باجێک هەبێت سزایەک هەبێت یعنی ئێستا کەسێک بە تەورەیان چقۆیە قۆڵی سەگێک ببڕێت
و زۆر طبیعی بێ لە وڵاتەکە ئەمانەوە ئەوە وانە بێت ئەو کەسەش یعنی ئەو سەگەش هەستی هەیە ئەو سەگەش هەست بە ئازارەکە هەست بە ترسەکە ڕوح لەبەرە. جەنابی دادوار چه یاسایەک هەیە ئەم ئاژەڵانە بپارێزێ لەو مامەڵە نامرۆڤانێ؟ وڵا طبیعی یاسا درچی بە هەموو ژیان لەبەرە چ کردیە ئەوەی ژیانی لەبەرە درچی پێ کردیە باسیش کردیە تایبەتی یاسای سزدادانی عێراقی یاسایەکی زۆر ورد و باشە یعنی من ناڵێم هیچ کەم کوڕیشتدانی بەڵام یاسایەکی باشە لە ڕووی هەموو کوونەقژبنەکان درچی پێکردیە و باسیشی لە پاراستنی ژیانی ئاژەڵ کردیە ئاژەلیش پێویستە ژیانی پارێزی هەم لە ڕووی یاسای دووەلی هەم متحیدە ئێستا هەندێک ڕێکخراوی مەدەنیش متابعی دەکەن و لە یاسای سزادانی عێراقی هەمان ژمارە 111 ساڵی 1960 لە مادەی 482 تا 486 باسی لەو پێشەیە کردیە ئەوانەی کەناویداتر من زۆرم پێ جوان بوو کە کتابەکەم بینی خوێنمەوە وتم بەڕاستی جوانە زۆر بە جوانی باسی کردووە. بەڵێ باز لەوەی دەکات کە ئاژەل بکوژی یان زەرێکی پێ بگەینی لە مادەکانی 482 باز لەوەی دەکات کە دەگاتە حەبس و غەرام بەبێ باز دەکات تایبەتی کە باسی حەبس دەکات تا 5 ساڵی ئیتر دێتە خوارێ تا دەکاتە مادی 86 لە 486 باز لەوانە دەکاتن کە ئاژەڵانەی کە زەڕیان نییە ئاژەڵانەی کە خۆماڵیشن ئەوش عقوبەی دیاری کردی کە سێمان کە دەبێ بگیرێت 25,000 نامزرامە یان لە دوانیەکیانە درچی بۆی کردیە بەڵام بەحقات جگە لە ڕووی یاساییوە ئێستا ئەمە من بخۆم لە دادگای لە دەستەی مافی گشتیمە لە دەستی مافی گشتی کۆبوونەمان هەیە ڕۆژی یەکشەمان ڕۆژێکی باسمان لەوەی کرد کە ئێستا سەگێکی زۆر بڵاو بتۆ لە ناو شاری هەولێر من بەخۆم فلیمەکەم دێت لە سەر شێستی کە ئەو سری ڕێگای شێستی کە لە ئەنکاوە دەچی کە دەڕۆی لە ڕێ ئەنکاوی مەتام سێتاقان و ئەو ناوەلوێ لەوێ کابراایەک دەوێتن بپەرتەوە لە دەستە ڕاست لە بۆ دەست سەب کە دەگاتن ناو شۆستەکە لە ناو شۆستەکە سەگێکی زۆر بەدڕیانی سەگێکی زۆر وەکو هاروا بوو هێرش دەکات سەری ئەو بەسەری لە ترسی کە زۆر بە خێرایی گەڕاوە سعارێک لەو سرعەتی هات لێیدا ئەو برادرانی کە لێ بنێمیان گەڕاوتەن هەر دووڕانی شکاند بووی زۆر خراپ بوو ئەو مشکلەیە گەورەیە بەڕاستی دوێمە کۆبنەمان لەسەری کرد کە چارەسەرێکی ئەو وەزع بکرێتنەوە بۆ هەر مباشری ڕاستەوخۆ قسەمان لەگەر محافظە پارێزگار کرد لەگەر ئەو لایەنانی کە بەرپرسن لە مۆزوع چارەسەرێک لە مۆزوعی بکەن چونکە بەڕاستی حکومەت خاوەنی ئەو ئاژەڵانەیە لەبەر ئەوەی ئاژەل ئەگەر وڵاتە دەژین بەپی یاسا هەر ئاژەلەکە لە ناو وڵاتێک ژیان لە ناو ئاو بوو لەسەر ئەرز بوو لە ئاسمان بۆ مڵکی ئەو حکومەتەیە تونند و توژیە چ قانونێکی بیان پارێزێ باسم کرد بەڵێ ئەو قانونی لە قانونی سزادانی عێراق کەیسیوە توش بوو لە محکەمە جەنابی دادوەر ئەمن بەخۆم تووشم هاتیە بەڵام ئەکیت هەیە لە یاسا مەبدا کێ دەڵێ لا جەریمە ولا عقوبە ئیلا بالنەس واتە هیچ شتێک جەریمە نیە ئەگەر لە قانونی عقوباتی عێراقی نەهاتبی هیچ شتێکیش هەر جەریمەش هەر جەریمەش عقوبەی نییە ئەگەر لە قانونەکە بۆی دیاری نەکرابێت سزایەکە مادەم لەو مادەی کە دیاری باسمان کرد هاتووە کەواتە دەتوانانی سکاڵا بکەیتەوە عقوبەش بدرێت کاک تەنیا من پرسیارێکم هەیە ئەمانە چ مرۆڤێکن ئاوا ئاژەڵ چکەوەی ئەوە کەم بووێ مە پیشانمانداوە هیچ نەبوو پیشانماندا ئەوەی پیشان مەسەرەن گوێ درێت تیزابی پێداکەن گوێ درێت بنزینی پێداکەن ئیسوتێنن لەسەر چیا فڕێدە نەخوارێ سەگیان هەڵواسی وە پارچە پارچە دەی بڕن یانی شتیوان بینیم لەو فیلمانە ئەوانە پیشانمان نەدایەمە ئەمانە چ زۆرە مرۆڤێکن طبعا وڵی زۆر بەس بۆ تێبین ئەو گوێ درێژەی کە پیشانیش ما ئەو گوێ درێژە بۆ وتیان دەینێرنە ئەمریکا وشتووە لە هەولێرە لە پشت شەڵتەرەکە کەوتووە نەچوو ئەمریکا و نەیسەوە لێرە کەوتووە ئەگەر بۆ هەر بۆ تێبی حەزم کرد باسی لە علمی نەفزیان لە زانستی نەفسی طبعا هەر کەسێک ئەزیەتی مرۆڤ یان ئاژەڵ
یان مثلن تەنانەت سروشتیش بدە دار و درەخت ئەو کەس حاڵەتی نفسی باش نییە تەواو نیە واتە ئەو کەسە لە ڕووی نفسیەوە کەسێکی کامل نییە گرفتی نفسی هەیە بنمونە زای سەبەب چییە گرفتەکە چییە تەوان بەردەوەی ئەو قسەی بکەم چکە و بابەتە زۆر هەڵدەگرێت کاک حاکم باسیوەی کرد مۆچی حکوومەتە باش کە سکاڵا ناکە ڕێزان هەتا ئێستا کە سکاڵای نەکردی ئەوە کارەکەی ئەوەیە کە حکوومەت دەبێت خۆی لێپێچلەوە لەگەڵ ئەو کەسانە بکە ئەو تاوانانە دەکات خەڵک نایدیم ئەوە زۆر باش بوو لەگەڵ جنابی دار و باسمە خەڵکی نازانێ ئەو قانونە هەیە بەڵێ ئەو قانونە هەیە زۆر بە جوانیش باسی کردووە بام پێت بڵێم سەبەبی ڕئیسی چییە بەڵێ هۆکاری سەرەکی بەشێک لەوانەی کە سزای ئاژەڵ دەدەن یان ئاژەڵ بە شێوەیەک دەکوژن یان تەنانەت سزای دار و درۆخت و سروش دەدەن تاوان ئێمە دەزانین 5 ساڵی تەمەنی منداڵی بەشێکە لە شخصیە پێرسنەڵەتی مرۆڤەکە وایەنە ئەگەر هاتوو لە تەمەنی منداڵی سزا درای ئەزیەت درای ئەشکەنجە درای سوکایەتیت پێکرا ئەوە بەشێکە لە تو کەواتە کە تو گەورە بووی لەگەڵت گەورە دەبێت بنمونە منداڵێک لە ماڵەوە تەمەنی 5 ساڵە 4 ساڵە باوکی دایکی یان هەر کەسێک سزای دەدا ئازاری دەدا ئەشکەنجەی دەدا سوکایەتی پێدەکە ئەو منداڵە ناتوانێت تۆڵە لە دایک و باوکی بکاتەوە وانە تەمان ناتوانێت تۆڵە لەوەی بکاتەوە کە لە خۆی گەورەترە تەمان کە گەورە دەبێ یان زۆر هەر لە منداڵیش دەبینین حاولەکە هەوڵ دەدا ئەزێتی باڵندەی بدە ئەزێتی ئاژەڵ بدە تەوان ئەزێتی منداڵی لە خۆی بسووتر بدە تەبان ئەو منداڵانەی کە لەو تەمەنەی سزا درایە ئەشکەنجە درایە سوکایەتیان پێکرایە کە گەورە دەبن تاوان کە ناتوانن تۆڵە لە کەسەکانی بەرامبەریان بکەنەوە هەوڵ دەدەن تۆڵە لە ئاژەڵ و سروش بکەنەوە یەک دەوان ئەوە خاڵی خاڵی باسی منداڵیشت کرد منداڵ ئەو مناڵین لە پێش دایک و باوچیان ئەزیەتی ئاژەڵ دەدەن ئەوانە چ مناڵەشانە دەردەچێت بڵێ ئەوانەی بە بەرچاوی دایک و باوچیان لە پێش دایک و باوی ڕاوەستاەوە پشیلێک دەکوژێ یان سەگێک دەکوژێ دایک و باوکەش هیچ ناڵێ ئەو مناڵە دوای باسی ئەو حاڵەتەش دەکەن با بینە حاڵەتی دووەم حاڵەتی دووەم کە حاڵەتی یەکەم باسمان گوتمان هۆکاری سەرکی ئەوەیە تاوانەوە سزا دراوە سوکایەتی پێکراوە وەکو تۆڵەیەک بەکاری دێ وەکو ڕەتفعلە خاڵی دووەم حەزکردن لەسەر کوشتن طبعا ئێستا بەهۆی ئەو ئەفلام و مەسەنە بە تایبەتی زنجیرانی کە هەیە کە زنجیرە زۆر دوور و درێژم 5,000 حلقە و 4,000 حلقە کە کۆتاییەکەی نایە طبعا یان ئەفلامی کوشتن یان مەسەن ئەو یاریە ئەلکترۆنیانە طبعا منداڵێک یان هەرزەکارێک کاتێک کەسری متابعش کە بەشی زۆری ئەوانەیە و ئەمەلیانە دەکەن هەرزەکارن ها تەمەنیان زۆر گەورنی کاتێک کە تەمەشای ئەو ئەفلامە دەکا حەز دەکا کەسێک ئەزیەت بدە ئەویش ڕەنگە مرۆڤی بەدەست نەکەوێت ئەزیەتی بدە ناچارت بکە ئاژەڵێک دەدۆستەوە بە شێوەی مرۆڤ لە ناو زهنی خۆی وا تەرجەمەی دەکاتەوە کەەوە مرۆڤە لە سێداری دەدا دەینی منیش توانایە ئەو هەمێ لە سێداری دەم چیشی لێوەردم یان کەسێک حەز دەکە لە فیلمێک مەسەن بە بەرد کوژرایە حەزی لێ ئەویش ئاژەڵێک بە بەرد بکوژێ یان دەبینی کەسێک سەر بڕاوە حەزی لێ مەسەرەن ئەو کەسێک سەر ببڕێ حەز دەکە چی دەکە ئاژەڵێک سەر دەبن تاوان ئەوەی لە بدەڕەتدا ئەگەر مرۆڤی دەست بکەوێت بە هەما شێوا لە مرۆڤ دەکا بەڵام ئێستا ئەو توانایی نییە یان ئەو دەرفەتەی لە بۆ نەرەخسایەوا لە مرۆڤ بکە ناچارە بەنا دەباتە بەرەو شتانی کە پێیان دەوێری باشە بە ئاژەڵ دەوێری بۆیە من پێم وایە کاکبژار ئەوانە مەترسینە ئەوانەی کە ئاژەڵ دەکوژن بۆ شێوانە ئەوانە دەبێت سزا بدرێن یەک بەر لە سزایەکەی کە سزایەکەیان تەوا کرد دوای ئەوە لە بنکەیەکی چاکسازی تەوان ڕێنماییان چونکە ئەوانە بەڕاستی مەترسینە بۆ سەر کۆمەلگا ئێستا ئەگەر سزای ئەو کەسانە نەدرێت کە بەو زۆرەوا لە ئاژەڵ دەکەن ساڵێکی تر 2 ساڵی تر دەرفەتیان بۆ بڕخسێ طبعاً هەر کاتێک دەرفەتێک ڕەخسا مرۆڤی بەو شێوەیە ئازار دەدەن بۆتە نەخۆشێک لە ناو کۆمەلگەمە بەڕاست دەستەکانتوە کا خەسو ئێمە پۆلیسی دارستان و شتیشمان هەیەوانە ڕۆڵیان چیە لە بێگومان ئەوانش ڕۆڵیان هەیە پۆلیسی ژینگەشمان هەیە هەم ژینگە و هەم دارستان ئەوانیان زەحمەتە بەڕاستی تاوانی شوکاریان زەحمەتە وەرە ئەو اختصاسیوانە زیاتر لەسەر ئەو بوارەی بەڵام جهودێکی زۆریان کردیە هەم لە بۆ پاراستنی دارستان و ئاژەڵ و ژینگە و ئەوانە بەڕاستی ئەوەی لە توانایاندابی کردیتە من زۆر سوپاسان دەکەم دەچینە سەر کەیسی سێم ئەویش کەیسی دزینە دوو دزینە یەکێکیان دزی کردو بە کەفالەت بەر بۆ دیسان دزی کردو دیسان گیراوە یەکیش تریش سێ گەنجن ماتۆڕە دزن با سەیری ئەو ڤیدیۆ بکەین اینجا گفتوگۆی لەسەر دەکەین فەرموو
باتریم برد جۆتێک باتری بەرفرۆشتم باتری ئیمۆ لێ بۆ بردم فرۆشتم دوایی کە دەستگیر کرام ڕاونی دادگا کرام نسکە 15 ڕۆژێک گیرام لە دوای بە کەفاڵە ئازاد کرام ئێستا کەشکە ئازاد کرام کەیسەکەم یەکلای نەکرا ئێستاکەن لە دادگا مابوو هەشتی محکەمەم بۆ ئێستا کەس لەسەر قەزەی غاز هەرچارم ساحیبخانەکەم لەسەری کردم ساحیبخانەکەم کە لەسەری کردم سێ ڕۆژ بە بەیانیان زۆر هەستان لە خەو دەچم بە دزینی غاز کاتژمێر 6 بۆ 7 بەیانی غازمە دزی لە بازارم فرۆشت لە ماڵە بەیانیان زۆر بوو دەچم دەرگاکە کراوە بوو یعنی بەزار دەرگاکەم دەکردەوە دەرگاکەم کردەوە پارێک پێوە دەرگاکە کراوە بوو غازەکە لە عەوشەی بوو دەمبەر دەفرۆشت باوم لەکرد کە خەڵک کردم لەکرد هاتمە 4-5 ماگەم باڵم باری کرد هات مێران بڕان ناسی قلەکان خەڵکی قڵازەیە قلەشان خەڵکی کرد کە لەگەڵ دوانی کەیە دەستمان کردم شتە شوان سعات 12 یەکە ڕۆشتنی بوومە هەر لە دەرەوە دانیشتین باسی مەشقمان شتانی دەویست دزیەویست ماتۆر حەزم ماتۆر دزی نوشتووا بوو تا سێ ماتۆرمان دزیوە لە زەیتون لە شەزایی لە زەیتون سێ ماتۆرمان دزیوە سێ نەفەر بووین بەیەکەوە ڕۆشتین دوای نەوەسان دانێک ڕۆشتە پێشەوەی هێنا بە بژایە مانینە پێمانەکرد 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 خۆمان پێمانەکرد ئەمان بردە بازار خۆشیان زای زیادیەمانێ نەکرد ئەمان بردە بازار بێکلی لێمان برد نە قەباغ شکلی پێوە نەبوو هیچی لەگەڵان نەبووی بوو ئەمان گاکە زیادیە بوو دەمانەوێمە شەوان سەعات 1:12 بەشمەوە با دەیانگوت لە کوێمە دەرەوە بوومە ڕۆژێکیان دەڕۆیشتین ئەو ماتۆرەکی دیت وی دەچمە ماتۆڕی دەبم لێکوانە بە ئەمش ڕاوەستام ماتۆرەکەی برد ڕۆی ئەمش چوو ماری ئەویش چوو ماتۆرەکەی فرۆشت لۆ سبەینەکەی دەیگۆ ئەمن ماتۆرەکە هەموو قەلم لێکردەوە شکاندم و بە 100,000 فرۆشت پارەشی نەدامێ هیچ ئەم بە خۆم خەڵکی قەلازەمە بابم مەرد هاتینە هەولێرە هاتینە هەولێرە و لەسەر زێژگیرم بە سانسەری ئەو قوڕێەوە ئەو قوڕا خەڵکی کەرکووکەیە هاتە هەولێرە هاتە ناو شاری زەیتونستی مێشکی مەی پڕ کرد بۆ شتانە ماتۆر دزین و دەرمان خواردن ئەو شتانە شەوێکی گوتی ئەم ماتۆری دەتوانم ببەم ئەو شتانە گاتەمان پێدار ئەو شەوەی لەگەڵی بوون چوون لەگەڵی ئەمن و ئەو قڕە چوین ماتۆرەکەی هێنا لە پێش کامیڕای هێنای ماتۆرەکەی هێنا چەتاڵی کرد و بردی یەک دوو دانە ماتۆری کەش بە نای منەوە کردو دەگە بەس بۆ ئەوکانکەی لەگەڵ نەبوو لەگەڵی نەبوو ئەو پارە کە وەرشی دەگرت ئەو قڕە دەیدا دەرمان بۆ دەرمان شتیواش لەگەڵی نەبوو کاکۆگر بەخێر بیت سپاس ئەمە بۆ غازی هەڵبژارد بیدزێ سەرەتا ئێمە کە ئەو کەسەمان دەرجی کرد لەلایەن هەوڵاتی چەند هەڵاتێک ئاماژەی پێکرێکە بەیانیان بووەوە هەروەها چەندگرتێکی یددیویان بۆ ئێمە هێنا بۆ پۆلیسی نێشتنی تاوانکەوە دزێک پەیدا بووە بەیانیان زوو دێت ینی کاژمێر 5 و 6 لەو ماوانە ڤیددیۆشی هەبووە کەەوە هەڵدەسی بە ئەنجامدانی دزیکردن ینی لە ماڵان بە تایبەتی دزینی بتڵی غاز دواتر ئێمە چەند تیمێکمان لە پۆلیسی نێشتنی تاوان لەو کاتانێکەوە دزیەکە لە ئەنجام دەدرێت ئێمە کاژمێرێک زووتر وە کاژمێرێک تاخێتیریش بەدوای داگەڕین و هەروەها شوێنەکانمان کاتەکانمان بۆ نەهێشتەوە تاکو بتوانین گەمە بە کات بکات زیاتر لە چ منطقەیەک ئەو دزیانەی دەکرد تێکەڵاو ئەو دزیانەی کە دەیان کرد زیاتر لە نێو سنتەری شاری هەولێر بووە دواتر کە بەیانیان دەچوو بۆ سەرکاریان لە سەرکار دەهاتەوە بە کاتێکی زۆر جیاواز هاتەوە کە خەڵک ئەو کاتە نووسووە لە کاتی نووسندایە بەڵام ئەگە بێ و سەیرش بکەین هیوادارم بە ڕێزادوەری لێکۆڵینەوە یان جیاوازی بکە لە نێوان کاتەکان ئەخۆ کاتی بەرە بەیانان ینی خەڵک زۆربەی زۆری نووسووە بەڵام
جیاوازیەکەیە لە یاسا خۆی دەزانێت ئەگەر هاتوو لە شەودا بوو و ئەوەی لە ڕۆژدا بێت جیاوازی هەیە لە چۆتە ناو ماڵەکانی ئەوە چۆتە ناو ماڵەکان چوو کە سیازی بڕێەوە ئەخۆ ئەوە بە مادە 433 یان 436 سزا دەرێت بەڵام ئێمە کێشەشکەمە هەیە کە تازە جەنابەت پرسیارت کرد لەسەر ئەوەی کەەوە ئەخۆ لەبەرچی بە کەفارە دازت کراوە خۆی ڕاستە لە یاسێزادانی عێراقی تاوانی دزیکردن تا ڕادەیە کەفارەت دەیگرێتەوە بەڵام ئەو کەسانێکەوە خاوەن پیشەینەیە ئەرباب ساوابقیان هەیە پێشینەی تاوانیان هەیە بەڕاستی تا چ ڕاتەیەک بتواندرێتن بە کەفارە تەنانەت من دەمێ ئاماژە بۆی بکەم ئەگەر بکرێتن جەنابی دادوەر ڕوونکردنەوەی زیاترە ئەو کەسێکەوە دزیەکەی کرد بە تەما بوو هەمان شەو بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ئازادی بکە بەڵام دوای ئەوەی کە ئێمە زیاتر لە 5 ماڵ هاتن 5 هاوڵاتی هاتن کە تاوان داوای یاسایانسە تۆمان کرد ئەو کات بڕیاریدا بەمانەوەی ئەو بە کەفارەتش بەربوو دیسان دزی کرد بە کەفالەتش بەربوو دیسان دزی کرد هیوادارم ئەو بابەتە خودی لەگەڵ دادوەری لێکۆڵینەوە ئەی کەیسی دووەم ئەو سێگەنجە ئەو سێگەنجە ئەوە چەند ماتۆرە چەند دزی بوو لە سنووری بنکەینێشتنی تاوانی دارەتوو کە یەک لەو گەنجانە لە شاری هەولێر نەبووە دانیشتوی شاری هەولێر چەند مانگێک هاتووە تا هەولێر پێشتر لە شاری کەرکووک بووە دانیشتوی شاری کەرکووک بووە وەڵام هاتتا هەولێر لە هەولێر چەند گەنجێکی خڕکەوتوەوە ئەو کەسەش پێشینەی تاوانی هەیە لەبەرەوەی چەندین لە سوۆسیال میدیا چەندین حاڵەتی هەیە چەندین گرتی ڤیددیۆیی هەیە کە بەڕێز پرۆدیوسەری بەرنامەکەش ئەوە کە بینیمان لە گرتە ڤیددیۆکان لە سوۆسیال میدیا سێژمان کرد و بینیمان و نەخێت کە چۆن کاری پێشینەی تاوانی کردەوە یان چۆن تەنانەت من وێنەم لایە بۆ کە هەموو لاشەی خۆی بەمووس دڕیوە چەندین تاتۆی لە لاشەی کردووە ینی کەسێکە لە ڕواڵەت و لە شێوەش ڕاد هەست دەکەیتەوە کەسێکی نەتەبیعیە پێشینەی تاوانی هەیە یان حەزی تاوانی هەیە زۆر سپاس مەمنون دەستکان خۆش جەنابی دادوەر دوو کەیسی جیاوازی دزین یەکێکیان بەس غازی دزیوە و بە کاتێکی واش دزیوێتی بەیانیان زووە لە کارێک هاتۆ تۆ غازی دزیەوە و ئەو گەڕەکانەی پاکردێتەوە لە غاز اینجا چێتەوە ماڵێ و چۆتە ناو ماڵی خەڵک ینی غازەکانی ناو ماڵی خەڵکدا ئەمە سزایە گوەردەگرێ ئەو جۆرە دزینە طبعی ئەمە کە دێنە سەر دزین دەبی پێناسەی دزی بزانین چییە پێناسەی دزین لە یاسای سزادانی عێراقیاتیە اختلاس مال منقول مملوكة للغير لما دي صار سيونو كاتي يعني بردني مالكي غوازراوة نك عقار خاني وارزو حتى دارج دقرتوكا دستنا وارز اولا مالكي غوازراوي خلقك عمدا اختلاس مال منقول مملوكة للغير عمدا يعني بردني او ماله ببيع رزامان ديوي وبيدرين دزي لا لو یاسایی کە باسمان کرد لە مادەی 439 باز لەو تعریفەی دەکات لەو پێناسەی لە 440 هەتا 446 باز لە عقوبەکانی دەکاتن لە هەموو مادەکان دیاری کردیە ئەمە دوو کێسماندی لێرکوان یەکیان مانتۆڕی بە شەو دزیە یەکیان غازی بە ڕۆژ دزیە ئەوەی بە شەوەکە لە مادەکانی 442 هاتیە تا باسیوەم کە هەموو مادەکانم پێکەوە باس کرد یەکی ناتم سەر زانمە بەکاتەکە لەو مادانە هاتیە دەرێ ئەگەر دزیە کرا لە دوو کەسی زیاتر بوون ئەو زەوار یەکی بەناوچوی مادەی 440 دەرێتن ئەگەرەوانە پێکەوە بوون و ئەوی کە یەکێک بوون و لە ڕێگای ئەمە باسیوە دەکەین ئەوانە بە شەو بوو شەو عادەت واتە بين غروب الشمس وشروقها يعني أوابوني روش لقر أوي لقر هلاتني روش أو مشددين أوان زرفي مشددا أقر هاتو خاصة دوكا زياتر بون لدوكا زياتر بون أوان سينا بلي دو زياتر بون وأقر يكان صلاحي فيه بون لكان دري لمالك بو يعني شوري مالك بو حتى شورك بيو شوري مالك بو يعني شويني بوكا قنزاو بو لبو دانشتن أوانا هم يعني عقوبة كان يعني تندا عقوبة كان سزايا كان يعني مؤبد ومؤقتة
تەنیا مادەی سلوسێنە بیت 440 بێت کە 10 ساڵە بەڵام ئەوە کێسەکەی مانتۆرکە ئەوانە دەگرتەوە من ناتوانم بڵم کامە مادە دەگرتەوە لەبەرەوەی کێسەکە لە بەردەستی دادوەری لێکۆنیە بەڕێزیان ئەو بە کۆکردنەوەی بەڵگەکان دەزانی کامە مادەیە بەس حەزم نەکرد کەفالەت بەسبەت غازەکەی غازەکە بە ڕۆژ بووە کەواتە دوای هەڵاتنی ڕۆژ بووە ئەوە زیاتر بە بۆچوونی مادی 440 دەیگرتەوە کە دوای ڕۆژهڵاتنیە ئەو کێسانە دائیمەن عقوبەکەیان لە 7 ساڵ زیاتر نیە لەبەر کەمترە لەبەروی جاروێ تو بەکەن کەسێک بێ زەیەکدا دەڕوە دەبین دەرگای کرای تۆ غازێک لە پێش دەکێ شتێک لە پێش دەرکەیە زۆر جاروێت تاوانبارێکی ڕئیسی نییە بەڵام شەیتان دێتە خەیاڵ و دەچی دەیباتن دەیبا نەک هەیە تاوانباری ڕێزیشە بەڵام ئیستەغلالی وەختەکەی دەکات کە خەڵک تاز لە خەوە ئەوە جودایە لەبەروی ئەو مادە دەیگرتووە کە ئەو مادەیەش خۆ سزنەکەی لە تا 7 ساڵ دەیگرتووە بە کۆی گشتی هەمویان عقوبانیە کەفالەت کە جنابیشیان باسی کرد طبعی جگە لە هەندێک مادەی دیاریکرا وڵێ هەندێک مادەی دیاریکرا وەکو عقوبەی ئەعدام سزای ئەعدام یان اختلاس لە کە مۆزەفێکی دەوڵەت بی کە ماڵی دەوڵەت بباتن کە ئەوانە شمولی هەندێک کێشەیە کە شمولی کەفالت ناکەن ئەویت کە هەمووی دەسەڵاتی بەڕێز دادوەری لە کوڕندای کە کەفالت بەریدا مەڵێ بەڵێ بۆی هەیە بە پێی یاسا بەریداتن جا ئەو باسی شتێکش کرد دەڵێ بە کەفالت کە بەر بۆ هەرچەوە ویستی بەریدا ئەمن پێم وابی بەڕێز دادوەری لە کۆڵنەوە کە شەوایتە کێسکایتە بەردەستی تا بەڵگەی تەواهایتە بەردەستی ئەو بەڵکانی لە بەردەستی نەبە چکە ناکرێتن کە بەڵگەت لە بەردەستی نەبی بە کەفالت بەری نەدەی ئەو کە دوای ئەوەی خەڵکەکان هاتینەوە شکایەتیان کردی بەڵگەی کەیتە بەدەستی ڕاستن گرتێکی تەوقیفێ کردیا سزایەکەی زیاتر دەبێت کە دوای مەسەرەن کە بە کەفالت بەربۆچوو سزایەکە تەراکم دەکات دەزانی ئەتووە بزانە ئەگەر 5 ساڵ گیرا لەسەر کێسێک کە 7 ساڵ گیرا لەسەر کێسێک کە 10 ساڵ گیرا لەسەر کێسێک کە 20 ساڵ گیرا لەو فەرزنا کە حکمی ئەبەدیە ساڵەکە هەمووی کردی لەو فەرزنا هەمووی کردی 35 ساڵ بە تەراکم 25 ساڵ دەگرێت چکە لە قانونی عێراقی سزن لە 25 ساڵی زیاتر نییە ئەبەدیش 20 ساڵە کە دەڵێن سزنی موقت لە 5 ساڵ تا 15 سزنی ئەبەدی 20 ساڵە بە تراکۆم بە کۆی گشتی ئەس دەکەی 100 ساڵی 25 ساڵ زیاتر لە کۆتاییدا سزایەکی باش وەردەگرن بە ئەو دزیە کە کوردیانە کاک خسرۆ خەت ڕووی داوە یەکێک بە کەفالەت بەر بە دوای ون بوو بێ نەتان دۆزی بێتەوە پاش مەسەرەن لە دوای گەڕاوبوون نەتان دێت بێت بەخوای کاک سیوە هەبووە سەبارەت بەو حاڵەتانە تەبەن هەر کەسێک کە دێتە لایمە تاوانێکی کە دە پاشان حاکم بە بڕیارێک بەریدەدا بە کەفالەت ئەو کەفالەتی کە وەردەگرێ دەبێت زامن بکە لەوەی ئەو کابرایان نەتوانی خۆی ون بکە خۆی ون کە دەبێ لەو کەفالەتەی دیاری بکری لەوانەیە حاڵەت هەبی ڕوویدابی جەریمەشی کردێ و لەوانەیە نەبیندرابی کەفالەت لەوانێ پارە بێ یان شوێن بێ یان یەکێک بێتە کەفیلی ئەوە دەگەڕێتەوە سەر قەراری حاکمی بێزگەلەوەش لەوانەیە شەخص هەیە حکم بەبی لە سەر دزی بەڵام سبەینی حکومەکەی تەواو کردیە دووبارە گەڕایتۆ سەر هەمان شت کە پیشەکەی دزیە دزی کردەوە دووبارە کەواتە لێرە خەلەلەکە لە چه دروستەوی ئەگەر کە حکم بوو لەبەرێت و هەر کەسێک ناتوانانی پێبرێ متاماتە ئەو کاتی کە حکم دەبی قەراراتی لە محکەمەی تەمیز تەزدیقی کرد خەلەل لە ئەو پرۆگرامانەیە کە لە چاکسازی هەیە کەسێک تاوانە چی دەکە دووبارە تاوان دەکاتەوە دەبێت و پرۆگرامەکەی بگۆڕی جیاوازی لەو پرۆگرامی بگۆڕی خاڵشکە ینی ئەو کەسانی کە دزی دەکەن هۆکارەکە چییە پەروەردەیە ژینگەیە برادری خراپە یان زۆر کەسەیە تەقلید دەکە یعنی برادری دەوڵەمەندی هەیە حەز دەکات دەوڵەمەند لاسایی دەکاتەوە ناتوانانی ئەو ئیمکانێتی ئەو پارە پیاکە ناچارە دەچی دزی دەکە لۆی ئەوە کەواتە یعنی دەبی وشیاری یاسایی زۆ پێ هەندێک کەسیش هەیە هەر پیشەیت لەوانە لە دەرە شوێنی نەبی هەمووی هەموو جۆرەکان ئەو پرسیارە لە کاکتەنیا دەکەم کە دەبێتە پیشە ینی وەکو ئیدمانی لێ دێ هەمان بووە هەڵستەوە نمونەیەکە دەرچوو بە کەفالەت دزی دەکاتەوە ینی لە دزینی ئیدمان هەیە تاوان ئیدمان هەیە بەڵام ئەویش دیسان چەند بەشی هەیە ئەمە لە ناو خۆمان
دەڵێن دەست هەیە و دەستیش یەک بەشیان باس کردووە دەڵێ ینی کاتتان ئەوەی کەم کە ماوە، بەڵێ. بەردەوام پیشەیتی وەکو پیشە وەریگرتی ئەویت کەش مەسەرن بە مووقیفە لە بۆ ڕێک دەکەی قسەیەک هەیە ئەچەدا ئەلمینی دەڵێ ئەمە چ وەختێک دزین نازانین هەتا مووقیفەکمان لۆ نەڕەخسێ بنمونە کاتێک کە تۆ فەردە پارەیەک دەبینیەوە کەس ئاگای لێنە ئایا دەیبێ یان ئەگەر نەمبرد ئەوە دیارە من دز نیمە بەڵام ئەگەر بردە دزم کەواتە واتە بێنێن سەر بابەتەکەی خۆمان دزمان هەیە وەکو پیشە وەریگرتیە بەڵام دزیشمان هەیە دز نییە بەڵام دزیەکەی دەکە بزانانی هۆکارەکەی سەبەر لەسەر مەسەری ئەو کەفالەتی تاوانە من کاک بژار چەند ساڵێک بەردێستا لەگە ڕێکخراوەکی ئەمریکی ینی دیڕاستەی زۆری ئەو کەیسانم کرد و لەگەریشان قسەم کرد ئەوانەی کە حاڵەتی دزی بوو مادەی هۆش بەروس ئەوانەی کە فێڵ یان سەختەسی تەزویر و شیوارەی پێدەڵێن و لەگە هەندێک حاڵەتی کوشتنیش ینی یەک قسەم لەگەریان کرد و بەشی زۆریشان دووبارە سێبارە بوو بزانی سەبەبەکەیچی بەڵام بە کورتی بەڕاستی من پێم وایە سەبەبەکەم دۆزیتەوە سەبەبی سەرێکی کاتێک کەسێک دزی دەکا بەڵام لە پاشی ئەوەی دەبینین ئەو کەسە بە کەفالەت ئازاد دەکرێت دووبارە دزی دەکاتەوە تاوان هۆکاری سێ پرسیاری ئەوم لێ کردێ باشە لو دزیت کردەوە دووبارە تاوان هۆکاری ئەوەی ئەو کەسە کە سووە دەرێ پیچیشی نییە ناسارە بۆ پەیداکردنی پێداویستەکەی دووبارە دەست بە دزی بکە دوێ لە زۆربەی وڵاتانی ئەوروپاش جەناب شارەزای کاتێک هیچێک تاوانێک دەکا مەسەرەن دزی هەر شتێک یەکسەر کارشی لۆ دەدۆستنەوە کارشی لۆ دەدۆستەوە بۆی خۆی پێ بخێو بەڵام گرفتەکەیمە ئەوەیە کاتێک کە گەنجێک هەرزەکارێک یان بڵێن هەر کەسێک لە هەر تەمەنێک بی دزی دەکات بێکارە تۆ دەبێت ڕێکخراوێکە بێ ڕاستە خۆ دابینێتە سەرکارەکە کە داد نەنا دێتە وڵات دووبارە ئەوە یەک خاڵی دووەم تەوانە ئەمە گرفتێکمان هەیە وەکو کاخەسرە و باسکی لە پرۆگرام تاوان هەرچەندە بەشی زۆری زیندانیەکان توێژێری کۆمەڵایەتی تێدایە وایە تەمان دەبێت کاتێک کەسێک تاوانیشی هەیە بنمونە دزیکردنیان حاڵەتێکە من باسی تەنانەت حاڵەتی کوشتنیش ئەوانش هەمویان پێویستە تەوان ڕێنمای بەڕاستی ئەمە پێویستمان بەوەیە تەوانە زۆر زار هەندێک شیش دەبینم بانەڕێن نییە بەشێک لە دکتۆرە نەفسێکا بەشێک لە پسپۆرەکانی گواری دەبین دەبینیم لە زیندانەکانن بەسەرن یارمەتیان دەدا پێویستوان بۆیە پرۆگرامێک دابدرێت بە تایبەتی دەبوو چاکسازی هەرزەکاران پێ دەڵێن هەرزەکاران وەنیاوانی تەوان ئەوان نەوجەوانان ئەوە زۆر زەرورە تاوان پرۆگرامی تایبەت دابدرێ و توێژەری دەرونی و کۆمەڵایەتی و دکتۆری دەرونی و هەمووی لەگەڵیان بی بە بەردەوام مەسەلەن ڕۆژانە یان هەفتەی 2000 تەوان سمیناریە لۆ بکە پێیان بڵێ تۆ ئەگەر دزی کردوای تۆ وایان لێ بکە و لە پاشەوی کە دێتە دەرەوە یەکسەر ڕێکخراوێکە بێ یا حکوومەت دەرەگەی وەزارەتی کارەوە یەکسەر پێ بڵێ کاکە من دزی کردو بنمونە تاوانێکی زۆر گەورە نییە تاوان یەکسەر داینێتە سەرکار بزانانی بایمە دیڕاستە بکەین کەسە ئایا کە دامانە سەرکار دەگەڕێتەوە بمبورە کاکتەنیاجان کاتم نەما زۆر سپاسم هیوادارم ئەو پرۆگرامانە هەبێ و هەشە بچکە من پێشتر میوانمان هەبوو باویان باس کردین هیوادارم باشتر بێ کەم و کورتی تێدا هیوادارم باشتر بێ من لە کۆتاییدا زۆر سپاسان دەکەم لە کۆدایی زۆر سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ ستافی پرۆگرام هەر ئارام بخەون و هەر ئارام بژین زۆر سپاس.